ترس و ئومێد لە ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی ئەحمەد شەرع. ڕێکەوتنی ئەم دوایە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی انتقاڵی با سەرۆکایەتی ئەحمەد شەرع کە ڕۆژی هەینی ڕابردوو واژۆکرا لاپەڕێکی نوێ لە پێشاتە سیاسیەکانی سووریای کردەوە. ئەم ڕێکەوتنە کە بە ئەنجامی کۆتایی هێنان بە شەڕ و پێکدادانی نیزامی و چەسپاندنی سەقامگیری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هاتەکایەوە لە هەلومەرجێکی هەستیار و لە ژێر گوشاری ناوخۆی و دەرەکیدا پێکات. بەپێی ئەم ڕێکەوتنە سوپای سووریا لە دەرەوەی شارەکان جێگیر دەکرێت و هێزە ئەمنیەکانی حکوومەتی سووریا دەچنە ناو شارەکان. بەڵام ئەم ڕێکەوتنە سەرەڕای ڕەواڵەتی دڵنیاکەرەوەی کۆمەڵێک ئاڵۆزی و ناڕوونی تێدایەکە گومانی جددی لەسەر جاهاتووی مافەکانی خەڵکی کورد و دەستکەوتەکانی بزوستنەوەی 13 ساڵەی ڕۆژاوا دروست دەکات. ئەم ڕێکەوتنە لە بۆشاییدا پێک نەهات، بەڵکو دەرەنجامی گوشارێکی چەندلایەنە بوو. دەوڵەتی ئەمریکا و فەڕەنسا ڕۆڵێکی سەرەکیان گیڕا بۆ گەیشتن بەم ڕێکەوتنە، بەڵام ڕاستیەکی تاڵ ئەوەیەکە ئەولەویەتی ئەم هێزە ڕۆژاوایانە بریتی بوو لە پاراستنی سەقامگیری حکوومەتی ناوەندی دیمەشق نەک زامنکردنی مافەکانی خەڵکی کورد. ئەم ڕوانگەیە ئەوە نیشان دەدات کە چۆن بەرژەوەندیە ژیۆپۆلیتیکەکان بە ئاسانی سێبەر دەخاتە سەر پابەندبوون ئەخلاقیەکان و بابەتی پەیوەست بە مافەکانی مرۆڤ. دەوڵەتەکانی ئەمریکا و فەڕەنسا بە سادەیی هەموو هەوڵ و فیداکاریەکانی هێزەکانی سووریای دموکراتیکیان لە پێناو تێکشکاندنی داعشدا لەبیر کرد. سەرکەوتنێکی کە بە گیانبەختکردنی زیاتر لە 12,000 ژن و پیاوی گیان لە سەردەستی ڕۆژاوا بەدیهات. لەلایەکی تریشەوە سعودیە و قەتەر بە بەرتیلدان و تەماحوەبەرنانی سەرۆک عەشیرەتە عەرەبەکان و پێزانی ملیۆنان دۆلار یەکڕیزی نێوخۆی هێزەکانی سووریای دموکراتیکیان تێکدا و دووبەرەکی و دژمنایەتیان لە ناودا دروستکردن. ئەم سیاسەتی ئاژاوەگێڕی و تێکدەرانە هێزەکانی سووریای دموکراتیکیان لە ناوەوە لاواز کرد و زیانی بە پێگەی ئەوان لە دانوستانەکاندا گەیاند. هێزەکانی سووریای دموکراتیک هەم لە ناوەوە و هەم لە دەرەوە کەوتنە ژێر گوشارەوە. دەوڵەتی ئەحمەد شەرعیش هێزەکانی خۆی کە لە بنەڕەتدا سەر بە ڕەوتە ئیسلامیە تۆندڕەوەکان و برینداری دەستی بزوستنەوەی ڕۆژەواش بوون ڕەوانێ ناوچەکە کرد. ئەم دۆخە دانوستانەکانی کرد بە پرۆسەیەکی نابەرابەر و لە ژێر گوشاردا. تاکە فاکتەرێکی ئەرێنی کە بە قازانجی بزوستنەوەی ڕۆژاوەکاری کرد بریتی بوو لە پشتیوانی بەربڵاوی سیاسی و ئەخلاقی خەڵکی کورد لە کوردستانی عێراق و تورکیا لە شێوازی خۆپێشاندانی ملیۆنان کەسیدا. ئەم هەوڵە جەماوەریانە دەوڵەتی ئەمریکای ناچار کرد تا ڕادەیەک بەر بە زیادەڕەویەکانی دەوڵەتی شەرع بگرێت. سەبارەت بە کوردستان ئێران کۆماری ئیسلامی با میلیتاریزەکردنی بەربڵاوی شارەکان نەیهێشت پشتیوانیەکی هاوشێوە پێک بێت. چوارچێوەی ئەم ڕێکەوتنە دەتوانرێت لە 5 تەوەری سەرەکیدا کورد بکرێتەوە. یەکەم، تێکەڵکردنی هێزەکانی سووریای دموکراتیک لەگەڵ پێکاتەی سوپای سووریا. لە پارێزگای حەسەکە هێزەکانی سووریای دموکراتیک لەگەڵ لەشکرێکی کە لەلایەن حکوومەتی سووریاوە لەم پارێزگایەکدا پێک دەهێنرێن تێکەڵ دەکرێن و لە چوارچێوەی 3 لیوادا ڕێک دەخرێن. بەم شێوەیە لەشکری حەسەکە جگە لە 3 لیوای تایبەت بە هێزەکانی سووریای دموکراتیک لیوایەکی دیکەشیان دەبێت. واتە هەرچەندە ئەم هێزانە وەک لیوای جیا ڕێک دەخرێن، بەڵام بەکردەوە دەخرێتە ناو پێکاتەی نوێی سوپای سووریاوە و فەرماندەیی لەسەر ئاستی لەشکری لە دەستی وەزارەتی بەرگری سووریادا دەبێت. دووهەم، ڕێکارە سەربازی و ئەمنیەکان. لە ڕێکەوتنەکەدا هاتووە کە سوپای سووریا بەرەو باشووری شاری حەسەکە پاشەکشە دەکات، بەڵام بەو مەرجەی هەر بەو ڕادەیە هێزەکانی سووریای دموکراتیکیش لە حەسەکە و قامیشلو بکشێنەوە. جگە لەوەش چوونی هێزی نیزامی بۆ ناوشار و شارۆچکەکان لەلایەن هەموو لایەنەکانەوە قەدەغە کراوە. سێهەم، ڕادەستکردنی دامەزراوە استراتێژیکەکان. بڕگەکانی دیکەی ڕێکەوتنامەکە ئاماژە بە گەڕانەوەی زۆری قوڵتری دەوڵەت دەکەن، لەوانە ڕادەستکردنی ئەو کێڵگە نەوتیانەیەکە لە ڕەمیلان و ئەسلوودیە ماونەتەوە. فڕۆکەخانەی قامیشلو هەروەها 2 دەروازەی سەرەکی سیمالکە لەگەڵ هەرێمی کوردستان و نیسین لەگەڵ تورکیا وێڕای کۆنترۆڵێکی فراوانتر بەسەر دامەزراوە مەدەنیەکان لە سەرتاسەری پارێزگای حەسەکە.
ئەگەر ئەم شوێنانە ڕادەستی وەزارەتەکانی سووریا بکرێنەوە، پرسیارێکی بنەڕەتی کردجاری دێتە پێشەوە، وەک ئەوەی کە کێ پارێزگاری چەکداری مەیدانی دابین دەکات و ئەم هێزانە لەژێر چ زەنجیرە فەرماندەیەکدا کار دەکەن. چوارەم، سنووردارکردنی ئۆتۆنۆمی مەدەنی و یاسایی. بڕگەیەکی گرنگی دیکەی ڕێکەوتنامەکە بریتیە لە مەرجی وەرگرتنی مۆڵەت بۆ سەرجەم ڕێکخراوە خۆجێیەکان، ئەنجومەنە فەرهەنگیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن بە گوێرەی یاساکانی وەزارەتی پەیوەندیداری سووریا. هاوکات لەگەڵ کۆنتڕۆڵی دەوڵەت بەسەر دامەزراوە مەدەنیەکاندا ئەم بابەتە ئاستی ئۆتۆنۆمی ئێستای ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک بە شێوەیەکی بەرچاو کەم دەکاتەوە. لە ئەگەری کەوتنە بواری جێبەجێکردنی ئەم دەقە بەم شێوەیە، جگە لە بواری پەروەردەی زمانی کوردی، هیچ چوارچێوە و اختیارێکی یاسایی بوونی نامێنێت. پێنجەم، تێکەڵبوون لەگەڵ پێکاتەی دەوڵەت. ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکراتیک دەخرێنە ناو پێکاتەی دامەزراوە و یاساکانی دەوڵەتەوە. باس لە یەکخستنی ئەمنی کراوە، بەڵام هیچ پشکێکی تایبەت یان فۆرمێکی ئۆتۆبوونی نییەکە دەوڵەت پابند بکات بەوەی کە قورسایی هێزەکانی سەر بە هێزی سووریای دموکراتیک لە بنیادکردنەوەی سەر لە نوێ پرسی ئەمنیدا گەرەنتی بکات. سەرەڕای کۆمەڵێک نیگەرانی جددی ئەم ڕێکەوتنە دەتوانێت هەندێک دەستکەوتیشی هەبێت. کۆتای هاتنی شەڕ و پێکدادانی نیزامی و پێشگرتن لە خوێنڕشتنی هەرچی زیاتر لە زمرەی گرنگترین دەستکەوتە هەنووکەیەکانیە. هەروەها ئەم ڕێکەوتنە دەتوانێت زەمینە بۆ گفتوگۆی سیاسی زیاتر و بە فەرمی ناسینی بوونی خەڵکی کورد لە سووریا خۆش بکات. هەروەها پاراستنی مافی خوێندن بە زمانی کوردی و دانان بە مافی هاوڵاتی بوونی یەکسانیش بۆ کورد بڕگەیەکی ئەرێنی دیکەی ئەم ڕێکەوتنەیە. ئەگەر ئەم قۆناغا ببێتە ئامڕازێک بۆ چەسپاندنی مافەڕەواکانی خەڵکی کورد لە دەستوری کاتی و هەمیشەی سووریادا، دەتواندرێت ئەمە وەک دەرفەت و دەستکەوتێکی استراتیژیک هەژمار بکرێت. سەرەڕای هەموو ئەمانەش مەترسیەکانی ئەم ڕێکەوتنە زۆر جددی و بەرچاون. پشبەستن و متمانەکردن بە هێزێکی کە تازە لە لیستی تیرۆریستی لابراوە، چڕبوونەوەی هەر سێ هێزی یاسادانان و دادوەری و بەڕێوەبەرایەتی لە دەستی سەرۆکۆماری کاتی و دووبارەبوونەوەی دروشمی یەکپارچەیی سەرزەمین هاوکات لەگەڵ بیری توندڕەویایانی مەترسیەکان بە چەند قات زیاتر دەکات. ناڕوونی و نادڵنیایی لە چۆنیەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و نەبوونی گەرەنتیەکی بەهێزی نێودەوڵەتی نیگەرانیەکی زۆر دروست دەکات. ئەم مەترسیانە دەتوانن مافەکانی خەڵکی کورد لە ژێرناوی سەروەریدا بخاتە ژێر گوشاری سیاسی و ئەجەندای دەوڵەتی تورکیا و هێژمونی هێزە ناوچەیەکان. لە دەستانی ئەو خودمختاریە کرداریەی کە لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا لە ڕۆژاوا بنیاد نراوە، مەترسیەکی گەورەیە. ئەزمموی ڕۆژاوا لە بواری خۆبەڕێوەبەری دیموکراسی هاوبەش و یەکسانی جیندەریدا مۆدلێکی ناوازە بوو لە ناوچەکەدا کە ڕەنگە بەم ڕێکەوتنە وردە وردە لەناو بچێت. نفوذ و کاریگەری تورکیا لەسەر سیاسەتەکانی حکوومەتی نوێی سووریا و ئەگەری بەکارهێنانی ئەم ڕێکەوتنە بۆ لاوازکردنی هەرچی زیاتری کوردەکان یەکێکی ترە لە مەترسیە گەورەکان. ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی ئەحمەد شەرع ڕێکەوتنێکی دوولایەنە و ئاڵۆزە. بەرپرسانی ئیدارەی خۆسەر هەوڵی زۆریاندا بۆ ئەوەی ئیدارەکەیان سربەخۆ بهێڵنەوە و لەگەڵ دەوڵەتی سووریا تێکەڵ نەبن، بەڵام نە حکوومەتی ناوەندی و نە ئەمریکا و نە فەڕەنسە و نە هێزە ناوچەیەکان بە تایبەتی تورکیا بەوە ڕازی نەبوون. ئەم ڕێکەوتنە لە ڕووی فۆرمی دیپلۆماتیکەوە دەکرێت سەرەتای قۆناغێکی نوێ بێت، بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە هێشتا زۆر ناڕوونە. لەم ڕووەوە پێویستە بە وریایی و وردبینی و وشیاریەوە مامەڵەی لەگەڵ بکرێت. پێویستە بزوستنەوەی خەڵکی کورد لە سووریا لەم قۆناغە وەک دەرفەتێک بۆ چەسپاندنی مافەکانی لە دەستوری جەهاتوودا کەڵک وەربگرێت، نەک ئەوەی کە ئیزن بدات ببێتە هەنگاوێکی مەترسیدار بۆ بێکاریگەرکردنی ئەزمموی 13 ساڵەی بزوستنەوەی ڕۆژەوە. ئایندەی ئەم ڕێکەوتنە پەیوەستە بە وشیاری و هاوپشتی ناوخۆی خەڵکی کورد، پشتیوانی نێونەتەوەئی و گوشاری بەردەوام بۆ زامنکردنی مافەڕەوەکانیان.
پێویستە خەڵکی کورد و هێزەکانی سووریا دموکراتیک بە شاوێکی کراوە پێ بنێتە ناو ئەم قۆناغە و لە هەر دەرفەتێک بۆ چەسپاندنی دەستکەوتەکانیان کەڵک وەربگرن.